داواکارین. یەکەم، هەرچی زووترە مامۆستایانی وانەبێژ بە دامەزراندنی هەمیشەیی ناو کەرتی پەروەردە دابمەزرێنن لە کاتێکدا کە هیچ بارگرانیەک دروست ناکەن و وەک ڕۆژیش ڕوونا بێ ئەوان پرۆسەی پەروەردە پەکی دەکەوێت. دووهەم، لەبەر ئەوەی باری دارایی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر دەچێ و لەژێر ڕۆشنایی بەڵێنەکانی وەزیری پەروەردەشدا کە دەیگوت دامەزراندنی وانەبێژان پەیوەندی بە باشبوونی باری داراییەوە هەیە، ئێستا گونجاوترین کاتی دامەزراندنی مامۆسایانی وانەبێژە بە تایبەت کە نرخی نەوتی خاو 93 دۆلاری تێپەڕ کردووە. سێەم، هەرچی زووە چینایەتی لە ناو وەزارەتی پەروەردە کۆتایی پێبهێنرێ کە دوو جۆر مامۆسا هەبێت و یەک ئەرک بکێشن بەڵام دوو جۆر پاداشتی دارایی وەربگرن، جۆرێکیان دوو جار پاداش وەربگرێ و جۆرەکەی تریان هیچ پاداشتێک وەرنەگرێ. چوارەم، هەرچی زووە پارەی هەر سێ مانگی ساڵی ڕابردوو 4، 5، 6 سەرف بکرێ بە تایبەت کە هەموو ڕێکارە ئیداریەکان لە پەروەردەکاندا تەواو بووە. 5، موچەی شایستە و ڕەوای مامۆسایانی وانەبێژ کە خێری هیچ کەس و لایەنێک نییە ناوی خەرجی لێ نەهێنرێ تا چیدی لە هیچ قەیرانێکی داراییدا مامۆسایانی وانەبێژ نەبنە قوربانی نەمانی پارە لە بانکەکاندا. شەشەم، چی دیکە مامۆسایانی وانەبێژ بە بیانووی نەمانی پارە لە بانکەکان و بیانووی جۆرا و جۆری تری داراییەوە بێدەگ نابن و لە ئاکامی جێبەجێ نەکردنی ئەو خاڵانەی سەرەوەدا بایکۆتی سەرتاسەری هۆڵەکانی خوێندن دەست پێ دەکەنەوە و لە پەککەوتنی پرۆسەی پەروەردەش کە بێخەمی حکوومەت دروستی کردووە سڵ ناکەنەوە.